ماوەیەکە بێدەنگن ئێوە جاران کۆڕ و کۆبنەوەی پەروەردەیتان هەبوو خەڵکانێکی زۆر دەهاتن لە کۆڕەکانتان ئامادە دەبوون ئەم ماوەیە بۆچی بێدەنگ بۆ بێدەنگیتان بۆ لە ڕاستیدا من ئەگەر لە کاتی تەنگژەباری هەر شتێک بوو بێ لە بواری پەروەردە مەسەلەی ژن هەر شتێک هەر لە بواری سیاسی بوو بێ کۆمەڵایەتی بووێ مەزهەبی بوێ کەم و زۆر قسەی خۆم کردووە بەڵام من لێت ناشارمەوە خەڵکەچی کە منی خۆشەوێ من دوو کچیشمەیە خوێنەوارن بەڵام سەدان کەسیت کە ئەڵێن تۆ 10 ساڵە خۆت دووبارەکەیتەوە مەسەلەن لەسەر ژن کوشتن من 40-50 ساڵ لەمەوبەر هۆکارەکانی کوشتنی ژن یا کچ یا قەزیەی شەرەف باسم کردووە لە ساڵانی دێر و فاکتەرەکانم گوتووە چارەسەرەکەش بەو نیگایە کە هەمە لەسەر چارەسەر چۆن بتوانین ئەو ژن کوژیە بنەبڕ بکەین کردومە لە ئەو 40 ساڵە ئەو 50 ساڵە بەردەوام هەمان پرسیارم لێەکەنەوە داڕشتنیت کەم داڕشتنەکە ئەگۆڕم یعنی معقول نییە بە هەمان داڕشتن بێ بەڵام لەگەڵەوەش هەروە دەکەوێتەوە کە منەوە دیسانەوە هیچ بابەتێکم نییە بەس باسی کوشتنی ژن وە غەمجی نەبن دەڵێن لە ئەوروپا ژن نەکوژرێ